والصلاة والسلام على أشرف خلق الله محمد وآله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. اللهم ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. اللهم ربنا إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم إنا نسألك العفو والعافية فاعف عنا. آمين يا رب العالمين. عزیزان و خۆشەویستان، لە شەوی سێمینی شەوانی قەدر یان شەوانی زیندووکردنەوەی شەوان بە نیەتی ئەوەی بگەین بە خێری لەیلەة القەدر لە خزمەتتان باسی ڕوکنی دووەمینی ئیسلامەتی دەکەین، ئەویش نوێژکردنە. هەمووتان کەم و زۆر شتێک لەبارەی نوێژ ئەزانن و زۆریش دەزانن لەبارەی نوێژ. دەشزانن لە ڕەحمەتی خوایە جەلە جەلالوهو کە خوای گەورە نوێژی واجب کردیە. خوای تەعالا کە نوێژی واجب کردی لۆیە نوێژی لەسەر ئینسانی واجب کردی هەتا لێی خۆش بی. چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ نوێژ هەتا نوێژێ ئەبیتە کەفارەت لە بۆ گوناحەکان. ئیبن حەجەری عەسقەلانی فەرمی لۆیە خوای گەورە 17 ڕەکعاتی واجب کردینە، هەر ڕەکعاتێک دەبیتە کەفارەتی سەعاتەچی. عادەتەن ئینسانش 7 سەعاتان ئینسانی تەواو ناقسەکانی ئێستانە 7 سەعاتان دەنون، 17 سەعاتانش بە ئاگانە 17 و 7 دەکات 24 کەواتە ئەوە خوای رب العالمین لۆیە داینایە و 17 ڕەکعاتان ئەگە هیچ نەبی ببیتە کەفارەتی ئەو چەند سەعاتانە. خوای گەورەش بە پێغەمبەر موسا فەرمی و العبرة بعموم اللفظ لا بخصوص السبب. أفرمي أو أقم الصلاة لذكري نوێژێ بکە لۆی ئەمنت بەبیر بم. ئەوانەی نوێژکردن ئەمیشە خودای گەورەیان بەبیرە، ئەوانەی نوێژ نەکردن خودایان بەبیر نییە، غافل بژمێرە. یەڵا ئەو کەسەی نوێژ دەکات چەند الله ئەکبەری گوتینە لە 17 ڕەکعاتان، ئەگەر لە ڕەکعاتێکی مەسەلەن 5 زاری گوتبی لەوانەیە 100 جا الله ئەکبەری گوتبی. ئەدی ئەوەی کە نوێژێ ناکات لێی بپرسە ئەوڕۆ چەند جا گوتیتە الله ئەکبەر دەرێ هیچم نەگوتیە. ئەوەی نوێژێ دەکات چەند سبحان ربی العظیم میگوت، چەند سبحان ربی الاعلای گوتیە، چەند سەجدەی بردینە، چەند ڕکوعی بردینە، چی کردی؟ هیچی نەکردی. ئەگەر کەسێک قورئان خوێنیش بی هیچ قورئانی نەخوێندبی بەڵام هەر 5 نوێژەکانی کردبی لە هەر 17 ڕەکعاتەکانی ڕۆژێ بەس واجبەکان سوورەتی فاتحەی خوێندبی، یەڵا 7 جارانی 7 دەیکات، چونکە سوورەتی فاتحە 7 ئایەتە، 7 جارانی 7 دەیکە بزانە چەند ئایەتی خوێندینە. يعني هو 100 آيات خويندي كبيغمبر صلى الله عليه وسلم فرميت هر كسا شي 50 آيات بخويني بغافل حساب نية، يعني نوش نكر غافل نوش كرش غافل نينا. خوي تعالى لقرآن فرمي قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. براستي سركوتوبون أو إيمان داراني نيفرموا المسلمون، قد أفلح المسلمون. خو إنسان بنوجه ئەبیتە مسلمان نابیتە ئیماندارش تەواو بەس بە نوێژ بە پێنج ڕکوونێنە ئیسلامەتیە، چونکە ئەوانە شتێ زاهیرینە، شتی باتینی هێشتا مای ئەرکانی ئیمانی ماینە باس بکەین. بەڵام خوای تەعالا جەلە جەلالوهو دائیمەن پێی خۆشە ئیماندار بی نەک مسلمان بی. فەرق لە بینی مسلمان و ئیمانداری ئەوەیە، مسلمان بەس ئەو ڕوکنە زاهیریانە کە ئیماندار لە دڵەوە ئیماندارە، ئەن تؤمنە بالله وملائکته وكتبه ورسله واليوم الآخر وبالقدر خيره وشره. و دائما هرچی وعدی لقرآن هاتی وعد كان هم لبو ایمان دارن لبو مسلمانان نینه بتنی اسلامتی کافی نیه دبی انسان ایمان دار بی با ایمانو بجی با ایمانو بمری دفاع کاری ایمانه بی. خواه رب العالمین افرمی و اقیموا الصلاة و آتوا الزکاة وارکعوا مع الراکعین. افرمی نویجه بکد دائما خدای تعالی امری بنویجه کرد بی دوباره کرد تو بداية فرمي اقیموا الصلاة دعا فرمي وارکعوا مع الراکعین. ئەفەر نوێژە بکەن بەڵام نوێشکەری باش ئەو کەسەیە ڕکوعێ ببە لەگەر ڕکوعکارە لەگەر ئەهلی جەماعەت بی، یعنی بڕۆنە جەماعەتێ وەرکەعوا مع الراکعین، لەگە ئەو کەسانە ڕکوعێ بن ئەنگۆژەکەوان ڕکوعێ بن. یعنی بەس نوێژ بەس نییە، ئەگە بەس نوێژ بیفەرموو بە ئەقیموا الصلاة لە ماڵش نوێژ کافی بوو. بەڵام بڕۆ ئەو شوێنێکی قورئانە فەرمێ فیه رجال لا مزقوتان في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه برون لمالان شي عبادتي خوابكن كخدا إذن دا لو شنانا بانك بدري. ومن أحسن قولا ممن دعا إلى الله شيء لو كسك قورت رو كبانك بيجا بانجي لا إخواذا كدل حي على الصلاة حي على الفلاح ورن لبو نيجي ورن لبو أوشتي كسر في رازي دنيا وقيامتي تداعي. إفلاح كإفلاح تدعى مفلحون سركوتون، فلاح سركوتنا سرفرازية. رب العالمين سرفرازي دنيا وقيامة منك يا رب. حديثي
بردوام بالسر حيث بني الإسلام على 5 دين قوت ما شهادة لا إله إلا الله أردني وإقام الصلاة إسلام بنياتنا لا ولا سر أو ركنانا لسر شهادة ولا سر نيجو أوان كجدين السري أو ركباسي نيجيك تاك فرزك تاك واجبك تاك أمرك رب العالمين راست وخوب بيغمبري فرمو بي صلى الله عليه وسلم نيجا لإسراء معراج الراست وخوب بيغمبري فرمو نقبة حضرة جبرائيل وبنيري فرمو نيجب كأي محمد صلى الله عليه وسلم وبأمتي خضري بانزان يجب كان أو زهات خواري بيغمبر صلى الله عليه وسلم لبو خواري حضرة موسى فرمو يتشي لسروازم كريم فرمو نيجي لسروازم كريم فرمو يتسن نيجي لسروازم كريم فرمو بانزا فرمو يا محمد صلى الله عليه وسلم أم تجربة مهي بيشتو هذا بيغمبر صلى الله عليه وسلم دعا له بيغمبر موسى فرمو رحم الله أخي موسى رحمة لموسى إبراهيم بصبري لمزيات زور استفادة لحضرة موسى كدي بيغمبر صلى الله عليه وسلم وقرآن اجتماع شكل تجربة بيغمبر موسى وهشتا وهشدار باسي بيغمبر موسى كدي هشتا وهشدار بحث ناوي حضرة موسى القرآن هاتيا زورترين بيغمبر ناوي هاتي بيغمبري ما تصار زناوي هاتيا هشتا وهشدار بحث بيغمبر موسى كدي يعني يا محمد صلى الله عليه وسلم أو بيغمبر موسى ناس داري أو هم صبري قلت لك بنو إسرائيل أقدر بأي وهيكلو أو هيكلو أو هيكلو بهمان أو رجاي أو داتي فريئتش فاستقم كما أمرتيان فاصبر كما صبر أولو العزم من الرسل وكو أولو العزم كان دي أتوش صبر بقرأ أي بيغمبر موسى أي بيغمبر محمد صلى الله عليه وسلم وكو بيغمبر موسى ونوح وعيسى وإبراهيم يعني هاتني بيغمبران تواو كريب ولا بو يكدي إيشي بيغمبران تواو كردي إيشي يكدي دين الله واحد يقدين هاتيا أوش أشهد أن لا إله إلا الله هم بيغمبران داعي بوين لبو كلمة لا إله إلا الله بلام هريشي لكل منكم شرعة ومنهاجا هريك الشريعة زداب وببي زمان ومكان وجو أوانيك ببي حكمتي خواي وركزاني تيت شريعتك لو أمتي باشا شريعتي بودانا وين ذا عزيزان وخوشويستانم أو تاك فرزك مباشر كخواي جورا ببيغمبري خوي فرمو بي صلى الله عليه وسلم لإسراء ومعراج زوري بيقول ما نوجا يكم شتي شكوى إنسان ليدا برسيتو للروج قيامة أول ما يحاسب به عبد يوم القيامة أول ما يحاسب الناس به يوم القيامة من أعمالهم الصلاة عبد للروج قيامة يكم شت خواي جورا فرمي الله داس بيكن أو عبد بين داخل سنوجي هنا أو ما مستاك زارش إلى فيسبوكي باسي باپيري خو جرابو باپيري قوتي كاكر روجة شيء من مردم بتواوي قوتي والله كسا قال لم نبو قوتي كاكر روح بتسو قوتي أمن يعني بردم قوتي أمن وقت شي قوتي لقربار غيشي بوم إيشان شارد بو أمش لسر قبرابهم دقوان قوتي أمن نمزاني چه مرديا داتم لكوري خوما برسي أريو چه مرديا كوري من بمني ناقو زوابي نادمو لا حول ولا قوة إلا بالله داتم بكسي خوما باشا كتي من أتو بس تماشيم أول شيء مرديا كتي من بمني ندقود كوري ببراي خوم دقود زوابي نادمو بخوشكم دقود زواب مرديا وهاي زانن خو مردي نازاني مردي لا خلشي ده بس تماشي عالمي دكا هتدواي خلق دقاتو صري خبرز دكاتو صريبا لحد دك اي دير امن مردي ما چونك او خلشي ده بيني خلق او نابيني روحي ويدا قري لويدا برسي لويدا برسي اوش قوتي والله امن كاكا وقت شي سرم برنكت مش هست مدق عالمي بسموش عالم قراو قلت توامر ديك شاردو تماشي دك سرم بويكت ببردي لحد دك كور قلت والله ديار امن مردي ما والله ذا مردكاني تنشتم هاتين قبرستاني سريال لدام پیغمبر صلى الله عليه وسلم دا فرمي اگر مردكتان كفن كرت جواني كفن كان چونك هما بوكفني زيارتي مردكاني دي كدك سبحان الله هر بوكفني زيارتي مردكاني دي كدك حديثك صحيح إيشا قلتي والله جيرانكم هاد قلتي داهي زان زاد تنوجت هنا نويش قلتي عمل لهرتي جنزيبم كرا نويشم ناكل قلت والله بمن روجة كم نويش كردن قلتي كراست بابتم قلتي روجت هاتو قلتي ولا روجة كودانك نويش كردينا روجة كودانك قلتي أوزا ببين ما ترازك روجة كودانك نويش كردو سبحان الله جاني ديقو كاكا هات الملائكة ديقو زور ترسام قلت وقت شي هستعمل قلت يعني ولا أتو هيشتا عزلت ماتو نمردي قلت قسم بخواي أو بتساي خدت أو راست مردن كوعو هامديد يا كم شد حسابي نويش لبوكري ذاق مال ويراني وغريبي ودرد سري لبو كسي نويجي نبي ببين نويجي بيستو بيش خواي جورا لسر لي قبر دا النبي هدي قبر بكولن نويجد نكرد بي يا سبحان الله او بشر بتسدستو بيش خواي جورا تنها عبادتك
کەوا ئەمەلی نەجاتبوونی پێ هەبی لە حوزور خوای رب العالمین بڵێ یا ڕەبی ڕۆژێ 5 نوێژم لە بۆ تو کردینە و زائیدەن سونەتم کردینە و شەو نوێژم کردینە و لە لەیلەتول قەدرەکانە دانیشتووم سزدەی درێژ و ڕکوعم بردوون لەوەش مهمترە زانن چییە؟ ئەوەیە دەرگەت لەسەر خۆکلی دابی لە تاریکایی نوێژەکی بکەی لەو هەموو نوێژانە خێرترا بە تاقی تەنێ لیوەجه الله نوێژێ بکەی نیوە شەوان لە نوێژەکان نوێژی درێژ بکەی کابرایەک وچیمە و تازە نوێژی درێژ دەکرد لە پێش ئیمامی عومەر سەری خۆی نوێی کردبوو دەگریا لە مزگەوت ئیمامی عومەر فەرمووی یا لەیتەها فەرمووی خۆزگە ئەوە لە ماڵێ بایە ئەو خوشوعە ئەو گریانە ئەو نوێژە جوانە خۆزگە بە تەنێ بای لە ژۆرێ بەخوای برانی بەڕێز و خۆشەویستم ئەو نوێژانەیەم لێ لە کنەنگۆکەم ئەگەرم لە بەرەنگۆم نەبیام نایمە ئێرانێ تەکلیف لە مامۆستا و لە جەماعەتی بکەم لێرە دەگەنگ و نوێژا بکەم ئەمنیش دەزانم دەرگێ لە سەخۆکلی دەم نوێژا بینی خۆ خوای خۆ بکەم بەڵام ئەزانم ئێوە پێویستان بەوەی بێکەوە ئەو نوێژە درێژانە بکەین ئەگەنە ئەو نوێژانەوە چاکە بە تەنها بکەی بە تەنیا لێ ئیبن الجەوزی ئەفەرمێ تەماشەم کرد لە لای ڕاستێ لە وتارەکانم خەڵک دەگریێ تەماشە دەکەم هەندێک دەنووزێنەوە تەماشە دەکەم هەندێک گریانێن لە قورجێ مایە تەماشە دەکەم خەڵک بە وتاری من دەگریێ بەڵام سرم بەرز کرد و گوتم ئیلاهی ئەگەر هەردەشم سوتێنی ئەگەر هەردەشم بەیتە جەهەنەمێ یا ڕەبی بەس لەبەر خاتری هەندێ نەم بێت جەهەنەمێ نەوەک ئەوانەی لێرە جوان لە وتاری من ڕادەگرت و دەگریان و هاتبوونە سەر ڕێیت و نەوەک لە ڕۆژی قیامەتێ بڵێن خودایە ئەوە دەلیلی خۆت هاوێشتتە ناو ئاگری جەهەنەمێ مەگەر ئەوە دەلیلی ڕێگای تۆ نەبوو با عەمەلەشی باش نەبوو بن ئەوها لەبەر خوای گەورە دەپاڕەوە لێوێ دەڵێ هەموو مامۆستایەک هەموو داعیەک دەبێ هەندێک عیبادەتی بە تەنیای هەبی بینی خۆ خوای خۆی چونکە عیبادەتی ماموو لە پێش عالەمێ نوێژی من هەموو لە پێشەنگۆنا خوتبەم لە پێشەنگۆە وتارم لە پێشەنگۆە زیکر و تەسبیحات خەریکە هەموو شتم کەشفە دەبێ هەندێک شتمان هەبی بینی خۆ خوای گەورە دەبێ هەندێک موقفت هەبن پێ بچی و پێش خوای گەورە لێ ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەضی الله عنه کە بەیت المەقدسیان فەتح کرد فەرمووی ئەبوو عوبەیدە وەرە با بچینە جێیەکی چۆل دەستی ئەبوو عوبەیدە گرت و لە خەڵکی بردە شوێنێکی پەنا گوتی ئەو جەوەرە با باوە شتێک وەرینین دەستیان بە گریانێک کرد هەند گریان ئەوەندە گریان فەرمووی ئەبوو عوبەیدە ئێستا وا دەزانم شتێکم هەیە پێ بچمە پێش خوای گەورە ئەویش فەتحی بەیت المەقدسە ئەی دەبێ ئەمە چمان هەبی پێ بچینە پێش خوای گەورە کا پەنجەم وەرت لەو دنیای ڕۆیشتی کا کتێبەکانت ڕۆیشتی کا ئەو خەڵکێ لەسەر دەست هاتە سەر هیدایەت ڕۆیشتی کا حەجەکانت ڕۆیشتی کا مامۆستا عەلی حافظ هەیە لە تورکیای مامۆستایەکی جامعەی پێگویە خوا بەخێر بێ و لە حەجەی ئەخوا بەخێر بێ و ئەلحەمدولە حەجت کرد چۆ بنجێ گوتی ئەوە 33مین حەجە ئەکەم ئەلحەمدولله 33 حەجە لەو پێنە ئەچمە ماڵی خوای گەورە گوتی کوڕم هەموو بەشنن کچم هەموو ڕۆیشتینە و کەسم نەمایلوخم هەموو سارە دەچمە حەجێ حکومەتی شارمەتیم دەدا ئەلحەمدولله خێرخوازش توانام هەیە هیچ مشکلێکم نییە یعنی ئازیزانم کا نوێژەکانی ئیبن القەیمە فەرمی خۆ ئەنگە ئینسان بکرێ لە 5 ساڵە جارێکی تێنەپەڕی عومرەیەکی بکە کا عومرەکانمان کا نوێژەکانمان کا عیبادەتەکانمان ئەمە زۆر لە پاشین لە چاو ئەو بەهەشتێکی خوای گەورە لۆمی ئامادە کردێ لە پاش ئەو ڕۆژە لە چاو ئەو ڕۆژە گەورەی کە دەچینەوە پێش خوای رب العالمین بەڵام با دەست پێ بکەین ئازیزان و خۆشەویستانم تاکە عیبادەتێکە کە رب العالمین ئەمری کردی پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم دایک و باوکان هەر لە 7 ساڵی منداڵەکانتان فێری و عیبادەتە بکەن کە نوێژە ئەفەرمێ وهم ئەبناء 7 سنین حتا عەقڵ ئیشکە ئەوەش تاکە عیبادەتێکە دەبی نوێژ هەر بکرێ حتا عەقڵ مابێ دەبی نوێژ مابێ کەنجی عەقڵ نەما ئەوە مەناڵی تەکلیفە یەک لە مەناڵی تەکلیفە ئەگە عەقڵ نەما نوێژ واجب نییە بەڵام عەقڵ هەبوو دەبی نوێژ بکەی یعنی هەتا هۆش مایە دەبی نوێژێ بکەی خوای گەورە فەرمێ الذين يذكرون الله قياما دەبی بە پێوە نوێژێ بکەی هەتا بتوانی ئەگەر نەتوانی وەقعودا بەدانیشتی ئەگەر نەتوانی ئەوجا دەبی لەسەر تەنیشتێ نوێژێ بکەی ئەگەر لەسەر تەنیشتێ نەتوانی ئەوجا مستەلقیەن لەسەر پشتێ لەسەر گازی پشتێ دەبی نوێژێ بکەی نوێژ نەکردن نییە ئەبەدەن لە ئیسلامەتی خوای گەورە لە نوێژکارانی چاکمان دابنی یا ڕەبی آخر كلامي رسول الله صلى الله عليه وسلم وكإمام علي فرمي پیغمبر صلى الله عليه وسلم پیش أوي روح تسليمي خواهي يورب كتو فرمي الصلاة نوێژەکانتان ئەوە دەنگە نازدارەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە هەناسەی رسول الله صلی الله عليه وسلم تەواو دەبی کەس بۆ هێدی دەوێ ڕوحی تەسلیمی خوای گەورە کەتۆ آخر کەلیمە ئەفەرمی الصلاة نوێژەکانتان نەکەن نوێژەکانتان تەرککەن نەکەن نوێژەکانتان ئیهمالی تێدا بکەن ئەوە وەسیەتی گەورەی هەموو ئوممەت و گەورەی هەموو ئوممەتان و گەورەی هەموو پێغەمبەرانە صلی الله عليه وسلم راحتي نفس وقلب لنوجه پیغمبر فرمي صلى الله عليه وسلم أرحنا بها يا بلال
هەستە تخوا بڕێک دڵن خۆشکە بە نوێژێ ئەهلی علم ئەولیا پیا و سالیحەکان نوێژێ دەکەن دا پێ مرتاح ببن جاهیلەکان نوێژێ دەکەن با لە کۆریان ببیتەوە دەڵێن کە مامۆستا نوێژەکەی لە کۆر نەکەینەوە کوڕە خۆ نوێژ لە کۆر داناتێ نوێژ لەوەن دێدرت پێ خۆش بی ئەریحنا بها پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم لە دنیای درم بە سێ شتان خۆش دەبی فەرمووی ئافرەت ئێجا دایک خوشک خێزان ئەوە کچ ئەوە لە کنەمن زۆر خۆشەویستن پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم ئافرەت لە کنەمن مای سێبوری و دڵخۆشبوونە و بۆنی خۆشم لێبێ و سێمین نەیفەرمووی ئی سێمین کە دڵم پێ خۆشە فەرمووی وجعل قرة عینی فی الصلاة ئەمما نوێش بیلبیلەی هەردوو چاومە نوێش پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم بیلبیلەی چاوی پێغەمبەر بپارێزن خۆشەویستان سەبەبە لە بۆ گوتمان ڕاحەتی قەلب سەبەبە لە بۆ مەشاکل نەبوون لە ناومارێ عائیلە ئەو هەموو تەلاقەی نوێژ نەکەریە ئازیزان ئەو هەموو تەلاق و ئەو هەموو باوەڕکەن هەتا نوێژان زیاتر بکەی ژیانت بەختەوەری زیاتر دەبی ئیوا هەیە وازانی بەختەوەری لە ماڵیدا برایەک دێگۆ وەڵڵی بیلای هەتا دەوڵەمەند بووم ڕۆژێکی ماڵی مەخۆشی تێدا نەبووت کورە بە قورئان لەوە تێ فەقیر بوومە خەنی بوویمە گوتم لۆ کورە گوتی ژیانما هەن خۆش بە دەگە مار و خێزانی خۆ کورە هەر نە شەڕە نە ناخۆشیە کورەوە چیە خۆ مارگەلک موسیبەتێکی گەورەیە بەڵام ئازیزانم ئەوەی لە فەقیریش خۆشتر و مهمتر لەو ئەوەی ماڵ خۆش ببی نوێژ زۆر نوێژ لە ماڵەکانتان بکەن ئەوانەی زۆر نوێژاشکەن دائما ناوچاوانیان پێوە دیار دەبی سیماهم فی وجوه من أثر السجود لە بۆ سەبەبە لە بۆ تەحصیلی ڕزقی حەلال شرطنا رزقي زور بلام رزق حلال رزق مهم حلال بي وأمر أهلك بالصلاة واصطبر عليها لا نسألك رزقا والعاقبة للتقوى رب العالمين فرمي أي محمد صلى الله عليه وسلم أمر بأهل خوبك تون حضرة إبراهيم كالرويش فرمي خدايا والي بكي ليقيموا الصلاة لباشا من يوجكان بكن إسماعيل وخيزانم ومن دالكان خوايا من دالكان وذريتهم والي بكي نيوجبكن یەک تاقە کوڕی هەبوو دوعای لۆ کرد یان دوو تاقە کوڕیم دوعای لۆ کردن خوایە نوێشکەر بن هیوایە لە منداڵی خۆی غافڵ واگەی لێ نوێژان ناکەن و هەروها وەسیلەیە لە بۆ حفظی ئەمن ئەنگۆ ئاتزانن ئێستا کە ئەو بازاڕی سەتش لە گۆڕێکەتیە کابرا هەیەدی لۆ کە پەردۆکەچی بەسەر ئەوەی دادا بەسا میوەکانی خۆی دادا چیلۆشتی بە 2,000 دیناری واتزانن ئەو عالەمە لە ترسێ ئاسایش و لە ترسێ شۆرتە و لە ترسێ زێرەوانی فلان بێوان دزی ناکە کورەوە ئیمانە ئەوە نوێشکردنەوەی کردیا ئەو ئەمانەتە هەبی چونکە خۆ ناکرێ هەر دکانێک و زەلامەشی لۆ دابنی یەک ڕێزە دوکانی لەو سەری هەتا سەر یەک حەڕەسی هێمانجە 6,000 دەدەنێ یعنی بۆ ئەو حەڕەسەیە پاراستیتی کوڕە نەوەڵە حەڕەس نێ پاراست ئەوە ئیمانە ئەو ماڵی میلەتی پاراستێ ڕوحی میلەتی پاراستێ خەڵک یەکدی ناکوژی ئەوە ئیمانەوەی کردی عالەم خۆ نەکوژی لەو ڕەمەزانێ تا سێ کەس هاتینێکرم گوتن مامۆستا گە دروست بی خۆ دەکوژین لەبەرەوەی قەردار دێنە سەر و چ بکەین نزانی چ بکەین ئێمەش گوتم وەڵای برایمیش نەزانم چ بکەم بەڵام ئەو پشت بەخوای بەستا ئەو زروفە تێدەپەڕی هەروانێ نابی خۆ ئەوانەی پاریان لە بەردەستی ئاگان لە قڕۆسەرانە نییە لە چ حاڵدانە خۆ ئەوان دەوڵەمەند کەس نەناسی هەموو خەڵک دەوڵەمەند دەناسی بەس کەس دەوڵەمەند کەس نەناسی ئەمە فەقیر هەموو عالەمی ناسی بەس کەس فەقیری نەناسی خۆ کەس ئاگە لە حاڵ کەس نییە خۆزیشی تێر ئاگە لە برسی نییە لە سەدی یەک ئاگای لە حاڵی فەقیران و خەڵکی و ناوی دەنووسی و تەلەفۆن لەوەی دەکە و کاکە کەسێکی فەقیری ئەوها هەیە ئەوجا خەڵکە زۆر بەشان زۆربەی هەرە زۆری وەلا یەسئەلوونە الناس ئیلحافا بە خەڵکی نارێن بە خورتی خێرێن پێ بکە لێ دەگەڕ دەرێ با بمرم قەیدی ناکە جا وەسیلەیە لە بۆ ئەوەی کە جريمة درست نبني إن صلاة تنهى عن الفحشاء والمنكر سببا لبو نصرة مسلمان الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة وآتوا الزكاة وأمروا بالمعروف ونهوا عن المنكر خويا رب العالمين أفرمي أوانيك تمكين كده أما لسر كرسيان دانان لوت لسر كرسيان دانان وسر كوتوبون خويا رب العالمين أفرمي كأنه يرجعنا كده زكاة أنا دا أمري عن بمعروف كده نهي عن المنكر كده أجا أوانا كي زمانتنية أو كرسيات پێچکۆکەکانی نەڕزن و ئەو خۆرانەی لە عەسای پێغەمبەر سولەیمانیدا عەسا لە پێچی کورسیتونەدا عەسا لە جەرگ و هەناوت دەدا لەسەر ئەو کورسەی دانانیشی هەتا دنیا نەک هەتا دنیا هەتا چەند ساڵێکی دیکەش بۆیە نزیک بوونەوە لە خودا بە نوێژێ ئەقرب ما يكون العبد من ربه وهو ساجد بحساب إنسان سري برندة لنا ونرجع بحساب دبي زول لخداي نزيك بي بالعكس هاتا سرد نويتر بي لخواي نزيك تري وشي سرد بردا سوز دي زهنجي لخواي نزيك تري أبي كقوت سبحان ربي الأعلى نزيك بونا ولا خداي جورا قطمان وهروها جناح الورينا بيغمبر فرمي صلى الله عليه وسلم أجر كسك رباري بكن مال داب الروا روج بنزارا سري خوي لي بشوا زوان خوي بشوا فهل يبقى من درنه شيء قرشي بي ودميني قلت نا والله روج بنزارا كبر سري خوش روج زارا بشوا خاوين دبيتو فرمي ده والله أوانين
نوێژێ دەکەن ڕۆژێ 5 نوێژان دەکەن وەڵڵی وەکو ئەوی وایە ڕووبارێکی خاوین بە پێش دەرگەدا بێت جوان ڕۆژێ 5 سەری خۆی لێ بشوە جا عون و یارمەتیە لەسەر لەمانی عاجزی و نەخۆشی و ئەزیەت و ئازار ئەوانەی کە موسیبەتەچان لێ دەقەومی ئەمن کابرایەکم دیت کابرایەکم بینی پڕۆکی زاحێری تازەشنی لە بۆ هینا بوو لەگەر هەندێک برادران چۆ ڕاوێ لە وەختی بەفرێت چوونە ڕاوە کەروێشتێ وەڵە گولەچان بە نەدەستی لێدا کوشتیان کوژرا کوڕێکی جوانی خنجیلانەی تازەژنی لە بۆ هینا بوو قورساییەکی گەلک زۆرە ئینسان تەحملی مردنی منداڵان بکە زۆر زۆرە کە ئیبراهیمی کوڕی پێغەمبەری مەربوو صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم وها پشتی خۆی چێر کرد و تەماشای تیای کرد فەرمووی یا جەبەل فەرمی ئەی شاخ ئەو قورساییە لەسەر پشتی منە ئێستا لەسەر پشتی تو باید دەتاوایەوە لەبەری مردنی منداڵان هێندە قورسە لەسەر دایک و بابان یا ربی خوای امتحانمان نەکەی بەوەی کە لی دەرنەچن یا رب العالمین کەس ناتوانی تعبیر لە دڵی ئەو دایکێ بدە کە ئەولادی مردیە لە دڵی ئەو باوکێ بدە کە ئەولادی مردیە پێغەمبەر بۆ هەموو قووەتەی بۆ هەموو سەبرەی گەورەی هەموو بە سەبرەکانی سەرزەویە فەرمی ئەی شاخ ئەو قورساییەی ئەو بارەی لەسەر پشتی منە کە مردنی ئەولادە ئێستا لەسەر تو باە ئێستا دەتاوایەوە دەبی خوا یارمەتی ئینسانی بدا بەڵام تاکە شتێک لەو حاڵەتانە وشار بن دنیایە هاتە پێشت یەکسەر هەستە نوێژەکی بکە واستعینوا بالصبر والصلاة وإنها لكبيرة إلا على الخاشعين أو زلامي ديتم أو كرزوان وناس داري مردبو نوێژەکی کرد خدا صبری دای سەکینەتی لۆ هات کاکە سار سوڕاوە کوڕێکی یەک کوڕی دیکەی هەبوو لەسەر ماتۆڕێ کوڕێک سیارەک هات ئەو ئێمۆکانەی سەرخۆش دەی هاژۆن وەختێک دیتم کوڕیان کوشت و ئەویشان لێ کوشت وەڵڵاهی بەدەستی خۆی کوڕی دووەمینیشی شوشت وەڵڵاهی هاتە ژۆرێ پێش ئەوەی بچی کوڕەکەی بشوە دەست نوێژەکی شوشت و دوڕ کەعات سونەتی کرد و قەیت لە توابی هەر تازی وینیا نوێژێکی کرد و سوزدەشی شکری بگوتی خدا الحەمدولله جا خۆی هەر کرد گوتی کەس کوڕی من نەشەوە بەدەستی خۆی کوڕی خۆی شوشت کوڕی دووەمین جا ئەمیش بڕێکم خۆ لێ نزیک کرد و بڕێک دڵی بدەمەوە گوتیم مامۆستاوە دوو وەچوەی نەگو ئەم هیچ قسەم پێ نەکرا هەر ئەوە زجی وستا بە ئەم دەنگم نەما هیچ یەک قسەم پێ ناکرا مامۆستایەک کوڕێکی مردبوو پەنا بەخوای گەورە گوتە مامۆستا تۆچی دێ تازی عالم بە قسەی تو خەنی دەبی گوتی هیچم بەبیر نەما یەک شتم بەبیر نەما زۆر قورسە ئینسان ئەگەر خوا یارمەتی ئینسانی نەدە زۆر سەختە تو برادەرێکت بمری ئەجا جەرجی خۆت بمری فەلەزول کەبەت بمری پەنا بەخوای گەورە جا ئازیزان و خۆشەویستانم نوێژ تاکە شتێکە لە پاش سەبرگرتنێ کە سەکینەت و دڵ ئارامی دەداتە ئینسانی لە وەختی نەخۆشی شەرت نەی لە منداڵ مردن شەرت نەی زەرەرکردن کابرا لە ناکاو تەلەفۆنی لۆ هات وەڵا بۆ زەرەر وەڵا کابرا ڕۆی سارەی لێ کڕی و وەڵا کابرا حاشەکلااو چی دەرچ وەڵا دۆلار فرۆش ئەو پارەی تو هەموو لەکن بوو وەڵا ڕۆیش نەما دوکانێکی قەپات و عالم والە دوی دەگەڕێ زەوەرە ئەو پارەی دینار و فلوست خەر کردی تۆ کابرایەک بی بە قورسایی ئەوە دەبی یەکسەر دوو ڕکعات سونەتا بکەی نەک لۆویش هەر ئیشەکەت هەبوو لەو دنیای دوو ڕکعات سونەتا بکە بڕی یا ڕەبی خوددا لۆم ئاسان کەی ئەگە پێشت بکرێت سەدەقەچیش دەگە بکە یەکسەر خوای رب العالمین وإنها لكبيرة بەس شەیتان نایەریە وەختی ئەو شتت بەبیر بی إلا على الخاشعين إلا ئەوانەی ملکەتن إلا ئەوانەی پیاون إلا ئەوانەی خوان بەبیرە إلا ئەوانەی هەشیارن ئەوانە زوو فریای خوان دەکەون یەڵڵا عقوبەی نوێژ نەکردنێ چێ کاکە ما سلككم في سقر لآلی زانمێ پرسنەوە لە سەقەر نەجێ سار دەکەی جانمێ ئەوانەی بێزار دەبن چەند ساڵە هاوار دەکەن پاشتان 1000 ساڵی وەڵای مێ دەدرێتەوە فڕیانە دەنە شوێنێکی ئەوەندە ساردی ڕاست جەمەد دەرێوەلو لێرەکەتینە دەرێن لەم نەکو من المصلین وەڵام لە نوێشکەران نەبووین لەبەرەوەی نوێژمان نەدەکرد و هەروەها خۆشەویستان نوێژ سەبەبی بە دواداکەوتنی شەهەواتی ئەو زمانەی زانن چیە نوێژ نەکردە بە نەسی ئاەتی قورئانی ئەو خەڵکە زان لەوە بە دوو شەهەوات داکەتیا لێوەڵە نوێژ نەکەرە مامۆستا وەڵام دەی ناسم نوێژانیش دەکە بە دوشتی خراپش دەکەی کاک دائیمەن شاس قاعیدەی پێ هەڵناوەشێتەوە ئەوە یەک دووەمین ئەوە نوێژەی نوێژ نییە ئەگەر نوێژێک نوێژ بی دەبی إن الصلاة نوێژ ئەو نوێژەیە تەنها عن الفحشاء والمنکر لە شتی ناشرین و منکر و خراپت بپارێزی نەسی ئاەتەکە چێ کە ئەفەرمێ فخلف من بعدهم خلف أضاعوا الصلاة خەڵکانێک پەیدا بوون لە پاش ئەسحاب و لە پاش پیاو چاکان نوێژیان واز لێ هینا کە نوێژیان واز لێ هینا واتبعوا الشهوات بە دوو شەهەواتی جاکەوتن فسوف يلقون غيا ئەو جا بەرەو شتی خراپ و خراپترش دەڕۆن پەنا بەخوای گەورە
ئازیزانم بتانەوێت برادەرێکی چاک هەڵبژێرن تەماشای نوێژای بکەن چونکە ئەگەر نوێژی باش بن ئەخلاقشی باشە پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم ئەوی نوێژی باش بی هەموو شتی باشە نوێژەکانی زۆر چاک بن زۆر ڕێک و پێک بن تەماشای خوای گەورە فەرمی چێ وەلی تووە چێ دۆستی تووە چێ خۆشەویستی چێ دەبێ بکەی خۆشەویستی خۆت یەکەم وەلی و خۆشەویست و دۆستت دەبی ئەڵڵا بی ئینەما ئەوە حەسرە یعنی کەس دۆستی تو نییە وەچی خوای گەورە کەس وەچی خوای گەورە بەڕەحەم نیە لۆ تو کەس وەچی خوا ناسیر و برادر لۆچێ لۆی پشتت بگری کەس وەچی خوا پشتت ناگری وەچی خوا سەرت نایخست ئینەما وەلیکم الله آياتي سورة مائدة آياتي 55 سورة مائدة إنما وليكم الله لدو خواهي قورا پیغمبر خوش ويسترين كسالة الأئمة صلى الله عليه وسلم من دالي قسكو كشفير كان سيم والذين آمنوا الله أكبر خوش ويستد دوام پیغمبر صلى الله عليه وسلم درجة سي إيمان دار چان إيمان دار الذين يقيمون الصلاة ئەوانەی نەک بەس نوێژێکن نوێژێ بەرپاکەن بڵاوەکەنەوە بە خەڵکیش دەرێن نوێژێ بکەن داوای لۆ نوێژێکن يقيمون الصلاة ويؤتون الزكاة زەکاتی خۆش بە جوانی ئەدەن وهم راكعون و لەگەر نوێژ و ئەوکانشان دائما ئینسانێکی ملکەتن لە بۆ خوای رب العالمین دائما ئینسانانێکن لەگەر لە ئەهلی جەماعەت و لەناو نوێژ کارانن نوێژ زان چێ لەلای ما تەماشای و مووقفانەی ئەمە نوێژە دەکەی مسلمان ئەگەر ئەجنەبیەک لە توی پرسی مامۆستا محەممەد ئەجنەبیەک لێ پرسی گوتی نوێژ چییە بڵێ نوێژ زانی چییە باران ناهێ نوێژ دەکەین سەڵات الاستیسقا بڵێ ڕۆژ دەگیرێ نوێژ دەکەین مانگ دەگیرێ نوێژ دەکەین ئیشێکمانە بی سەڵات الاستیخارە دەکەن جێژن دادێ پێش نوێژی بە نوێژەوە پێشوازی لە جەژنەکەین مردووەکانمان بە نوێژەوە بەڕێ دەکەین هەر شەکوایەکمان هەبی داوا لە خوای گەورە بکەین نوێژێکی بۆ دەکەین ئەرێ تخوا ئەدی ئەوانەی نوێژێ ناکەن چ دەکەن شتان لەو مووقفانە ئەرێ تخوا وەختی باران نایە چ دەکەن ئەرێ نوێژ نەکرد چ دەکەن ئەرێ ئەو مەسئولانەی فڕیان بەسە خوا و پێغەمبەری خواوە نیە هەستەکەن وەچی باران نایە ئەدی ئەوانە لەبەر گوناحیوان نیە نوێژ باران ناهێت ئەدی و چ دەکەن کا نوێژیان ئەد باشە ئیستیخارەچان هەبی بیانە ئیشێک بکەن باشە جێژنی خۆیان بەچ دەست پێ دەکەن بە خۆششتن و بۆن لە خۆدان و چکولێتوانە کوڕە بڕۆن نەک چکولاتیشت و نەخۆ جوانکردنیشت و نەهیت شتەکەوت لۆچیا جەژنەکبی بە نوێژێ دەست پێ نەکەی ئیوەی لە خۆ بچە سە قەبرە دەگە قەبرستانە دابنیشی باشە ئینسانێک ئەوەی نوێژی ناکە چێ نوێژی لەلا گەورە نێزانن چێنە ئەوانەی نوێژیان لەلا گەورێت تەمان ئەوان نوێژیان لەلا گەورە نیە جاهیلەکان ئەدی مسلمانەکان چێنە ئەوانەی ئەهلی خوشوع نوێژیان لەلا گەورێت دەرێن زێر لەکەن زێڕنگری بە قیمەتە ئەوانەی نوێژێکی بە جوانی دەکەن ئەوانەی بە جەماعەت نوێژێ دەکەن بزانە ئەوانە نوێژکەری تەواون نوێژ لەکنەوانە بە قیمەتە کە دێنە نوێژی جەماعەت دریان دەبەخۆ ناکە ئەگەر نوێژەشی لە ماڵێ بکەن وەڕەجوڵ قەلبه معلق بالمەساجد بيوت الله ئەوەی کە دڵی بەندە بە مزگەوتێ ئەوانە قەدری نوێژێزان ئەوانەی سونەتی پێش نوێژ و دوای نوێژێ دەکەن ئەوانەی تێر نوێژ نابن ئەوانەی وازان نوێژێکیان کردتری کوڕ وەڵڵی عومرەکەم هەدە ڕۆ نوێژێک کەش نەکەم تخوا لە مانجی ڕەمەزانێ یەک سونەت بە یەک فەرزی هەبی هەموو ماڵی دنیای ئیت و بیبی کەیتە خێر ناکە یەک نوێژی فەرز 100,000 عومرەی بکەی کە لە عومرەکی نوێژێک بە 100,000 نوێژێ ناکە نوێژێکی فەرز زۆر جار جێڕایتمەوە جارێکی لە تەهران هاتین لو حدودي داتين نجي سبيني وحندك ده برخي خيو دابن كرو او فجر خريكه دبي امش قلت سمعتي كرو او ما مستاكش نقدر ابي هوليري مشهورش بوتم هر مستندل خيو قلت كرو ما مستن نويجا بوسايقو كينارين راوستي قلتي والله بيبري ثم بوتم كاكا زاني دي بلا نوجيب كينما نجي سبيني قلتي 16 ساله لو ريملو كسشرانه وستايما امش قو براس واري قلتي اري والله گوتم دەبۆ خوای گەورە ڕانەوەستی خۆ لەو پەنجەرەی فرادەمە خوارێ کوڕۆ تو بەڕاست وایە خۆ عومرەی من لە چا ئەو نوێژەی چ نییە ئەم لە عومرە دێمەوە کوڕم کو نوێژی ناکەم گوتم دیتم زۆری لە پاش بوو غەریب بوو گوتم کەست مەلا نییە گوت وەڵام مامەکەم مەلایە مەلاچی گەورەیە گوت یان تو برازای مامۆستا مەلا فلانی گوت یاری وەڵا گوت کوڕە برام دەبێ ڕاوەستی هەموو خەڵکە نوێژێ بکە مادەم برازای مامۆستا فلانی بی وەڵا دیت لۆکە گوتی باشە ڕادەوەستم وەڵا الحەمدوللا نوێژەکەمان نەچوو هەندێک کەس زۆر بە ئاسانە کەی لە ڕێ دوورەکان دەری وەڵا نوێژی ناکەم ئەوزە چییە عزیزانم موقفت هەبی سنەتیش دەکا جەماعەتیش دەکا نوێژێ لە کاتی خۆی دەکا چونکە لە پێغەمبەریان پرسی صلی الله علیه وسلم لەو دنیای چ شتێک لە هەموو شتی خۆشەویستترە لەکن خوای گەورە فەرمی الصلاة على وقتها نوێژ لە کاتی خۆی نوێژ لە کاتی خۆی ئەو جا فەرمی بر الوالدین ئەو جا فەرمی والجهاد في سبيل الله ئیوەحی باسی جیهادی لەو کردی مامۆستا کوڕە والله جیهادێک هەبایە والله ئێستا حازرم دەی
کرە بڕۆات و داکە خۆت ئێمال کردە بابێ خۆت ئێمال کردیا فلوسەکەت نەداکرد داک و بابێ خۆ ڕۆژەکێ سەریان لێ نادێت و بەتەمای جیادێ بکەیت خوا فەرمیوە یەتەخیذ منکم شوهەدا لەوێ دەچێت جیادە شەهید ببی وەڵڵا خدا شەهیدە هەڵبژێری ئەوە نا ئەوە نا دەبێ مەرحەلەکانت کەت بڕی بن دەبی نوێشکەرەکی باش بی دەبی خزمەتی داک و بابت بکەی داک و بابت ئیزندان ئەو دە بچێ مەیدانی جیادێ و دە دەنجی شمشێر و دەنجی تەقەی بێ هەنجی خۆت ڕابگری ئاتوو تااقەت نەبی قچۆکە خەوی سبەینێ لە دەستە خۆ بدەی بچێ نوێژی جەماعەتێ بەتەمای بچی لە ساحەی جیهادە لە پێناوخوای گەورەڕاوەسی زۆر زەحمەتەوە چونکو ساحەی جیهادێ مەرحەلەی سێمە مەرحەلەی یەکەم نوێژەکانت لە کاتی خۆی مەرحەلەی دووەمینێت نوێژەکە پێت دەڵێ ئەمری دایک و بابە لە پاش ئەمری خوای گەورەی ئەو زەسێمین هەموو نوع جیهادەکەت لە بۆ کراوەیە ئەگەر جیهادی مەیدانش لۆ ڕێک نەکەت دوعا بکەی بەدڵ بڕێ خدا شەهیدی بە قسمەتکەی لەسەر جێگای خۆی بمری خوای رب العالمین دەرەجەی شەهیدت دەداتێ یا ربی خدا دەرەجەی شەهیدانمان پێ بەخشی یا ربی خوا دەرەجەی شەهیدانمان پێ بەخشی یا ربی خوا دەرەجەی شەهیدانمان پێ بەخشی ئەوانەی کە سیواکەکانیان بە جوانی دەکەن زوو دەستنە نوێژەی لە سەفی یەکەم ڕادەوەستن زیکرەکانی دوای نوێژەی دەکەن ئەوانە نوێژ لەکەنەوانە بەقیمەتە لە کۆتاییدا لەو کاتە پیرۆز و مبارەکە لە بەرخوای گەورە دەپاڕێمەوە بۆچی تورکەکان گوتی لە بەرجەنابی حەق ئەپاڕێمەوە جل جلاله دەرێم الحمد لله رب العالمين اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا اللهم إنا نسألك العفو والعافية فاعف عنا يا ربي خدا لو خاطري عظمة قوري خود لو خاطري همنا وجوانا كانت بحقنا وكانت صلاة وسلامي بجمار برجي بوسر روحي مبارك محمد المصطفى صلى الله عليه وسلم يا ربي خدا لو خاطري عظمة قوري خود لقر أو پیغمبر الناس دار بهشتي بانو بريمان بقسمت بكي يا ربي خدا لو خاطري عظمة قوري خود كهاتين لمالك كانت دانشتين يتلون كتاب الله ويتدارسونه بينهم إلا نزلت عليهم السكينة وحفتهم الملائكة وغشتهم الرحمة ما لسه تطبيق يا رب العالمين يا ربي لو خاطري عظمته قوري خود لخزمت أو پیغمبر الناس دار لسر پردي صراط نجات من بي ولحوضي كوثر بدستي مباركي پیغمبري خوا صلى الله عليه وسلم آوي كوثر بنوشين يا ربي خدا بانگ من بكو بمان ناسي لو كسانا نبي لسر كوثر دردكرين ودلين أتو نازاني أي پیغمبري خوا لدواي توسيان كرديا يا ربي خدا هيت شتيشي وامان لێڕوو نەدات کە ڕوومان نەبی بچینە پێش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ شتێکی وامان لێڕوو نەدا کە ڕوومان نەبی بینە لیقای تۆ یا رب العالمین یا ربی خدا دیتنی خۆتمان بە قسمت بکەی یا ربی خدا دیتنی خۆتمان بە قسمت بکەی یا ربی خدایە دیتنی خۆتمان بە قسمت بکەین من غير ضراء مضرة ولا فتنة مضلة يا رب العالمين يا أرحم الراحمين لێت ئەپارڕینەوە یا ئەکرم الأکرمین لێت ئەپارڕین لە دایک و باوکمان خۆش بی خوای لە دایک و باوکمان خۆش بی خوای دایک و باوکش لە ئێمە خۆش بن یا رب العالمین گردنمان ئازا بکەن یا أرحم الراحمين يا ربي خدايا تقصيرك من هبي برامبر جنابت برامبر دايكو باوك من برامبر بيغمبري خوا يا ربي خدايا عفو بين لو خاطري عظمة قوري خود يا رب العالمين موفق من كلمة تحبه وترضاه يا رب العالمين يا أكرم الأكرمين يا ربي خدايا حقي هيت كسيك من لسر نبي لو دنياي كدمرين يا ربي خدايا حقي هيت كسيك من لسر نبي لو دنياي كباك خوا حافظ دكين يا ربي خوا لو خاطري عظمة قوري خود آخر كلمة من لا إله إلا الله محمد رسول الله بيبا شهيد يا أرحم الراحمين يا ربي خدا مسلمان سركوتوكي يا ربي خدا باران الرحمة من بوبنيري يا ربي خدا باران نصرت من لو بنيري يا ربي خدا الرحمات ونصرتي خوت من لو نازل كي لآسمان يا رب العالمين يا ربي خدا لو خاطري عظمته قوري خود بركتي خود برجيتو سر أو زوية جاري شديكا يا ربي خدا شوان يقلبوا مسلمان بنيري حكم بقرآن يا رب العالمين يا أكرم الأكرمين خدايا اللي عزتي نجات من بدي خواهی امتی اسلامی چیدی که به ذلیلی نبینین لو خاطری عظمت و گوری خود لو شو پیروزلیت اپارینوا یا ارحم الراحمین ببی عذاب و ببی حسابی بهشت من بقسمت که یا ارحم الراحمین خواه دایک و باوک من براو خوشکمان عزیزان و خوشویستان کل پینا و تو خوشمان او جمع مبارک خدا ببی عذابی من بیت بهشت یا رب العالمین یا اکرم الاکرمین لتپارینوا يا ربي خدايا لو خاطري عظمة وقوري خد حفظي قرآن ما بقسمت بكي بقسمت أولاد كان ما بكي خويا ذرية من أمانتي توبي ببن بحافظ القرآن وببن بحملي قرآن وقرآن توعية بكنوا لي تبقن يا رب العالمين يا ربي خدايا أولاد كان من ضليان ببيت وعاء قرآن ببيت وعاء أخلاقي زوان ببيت وعاء أفكاري تاك خويا عقيدي طواويا بقسمت كي خويا بجري قرآن والسنة برورد بن أولاد كان من يا أرحم الراحمين يا ربي خدايا هتا أولادي من خدايا
خدا هدايتيان ديلو خاطري عظمة قوري خود يا رب العالمين ليت أبارين أو عبادتان من لقبول كي يا ربي خدا دعاء كان من استجابة هبي يا ربي خدا دعاء كان من قبول كي خوايا وقال ربكم ادعوني أستجب لكم خوايا إنك قلت وقولك الحق ادعوني أستجب لكم خدا أو دعاء كان إيمن يا أرحم الراحمين خوايا أقريك مرادش لدلي داهي أمنا مزانيا منا زانم ببارم يا ربي خوايا مرادهم ولاش حاصل بكي خوايا أولادي الصالح بدي بأولادان خوايا أواني كريدار أواني هجار أواني ندار أواني مبيان نازانين أواني تودا الناس خوايا محتاجي كسنبن يا رب العالمين خوايا محتاجي كسنبن يا رب العالمين اكفنا بحلالك عن حرامك وأغننا من فضلك عمن سواك يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين خوايا أوي خزاني خراب خدا خزانك هداية بدي خوايا أوي خزانك لا سار بجيناك خدا إطاعي خوايا بيغمري خوايا بياوكي خبكا خوايا أوي بياوكي خرابة يا رب العالمين هدايتي بياوكي بدي خوايا أوي أولادي خرابي هي خوايا هدايتي أولادك كان بدي خوايا أوي خوشويستي زور خراب خوايا هدايتي خوشويست كان بدي لبرادر كان لعزيزان لواني كوابيت خوش بمان خوش بسنا باشت يا رب العالمين توشي آقري جهنم نبن يا ربي خدا بنامان دي لآقري جهنم اللهم إنا نعوذ بك من النار اللهم إنا نعوذ بك من جهنم اللهم إنا نعوذ بك من عذاب القبر يا أرحم الراحمين وصلى الله على حبيبنا محمد آمين والحمد لله رب العالمين أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله